لسر وجاندنا بازار جیهانی به دوباره هناردکردن و نفت هرم کردستان دمک دایه که حکومت هرم کردستان لسر جبهه کردن پلان خواه استراتژی جبو همه جور کردن داهاتان بردوامه بویه که پیش بستن بتنه به داهات نفت نبیتن یک جوان کرتین که کار لسرتی تکرن کرت گشت و گوزاره امنها لچیای کورکین لگلوه کاور صالحم لگلوه به میوان خوین تایبت لسر پیشخستن داوین و کرت او پلان پیش روژه رادواستین بسپاس و میوان ملویر حاضرن دکتر محمد شکری که سرو که دسته آبرهنان هرم کردستانه یک جه خال سرکی انکورین سرکی زیادتر پیشخستنا وی كارتينا هلوا كاك دكتور فيصل صادق وربابري قشتو جوزارا زاخويا وكاك نادر الروستي شارازي بواري قشتو جوزارا سپاس بو آماده بوناوا وزحمت كيشان كافرو فيرا آمادنا تشتكي ديجي فيرا هيا لسر ازناوا کوربندک لک پیش ما برای دچیتن کوربندک سالانه گشت و گذاره نوچگاهنه ما تایفور صادق لیگ تایفور محمد لیگ المدبی تایفور هم زانین اف کوربند نوکاکو دست پید کتن بچه آرمانجو بچه دست پید کتن کاور سلاو لبید اوی تایبت بید با کوربندی گشت و گذار لاروجی تیانی گشت و گذار برابراتی گشت و گذاری سوران ریچی خستوا لا تیای کورک لدست بیگ سێ بڕگە لە خۆ دەگرێت لە دەستپێکردنەوەی پیشانگایەکی فۆتۆگرافیا کە لێرە لە نێو ئەو هۆڵە کە تایبەتە بە فۆتۆگرافەران کە دیمەنی جوان و ناوازەی ناوچە گەشتیاریەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانیان وەرگرتووە بە 27 فۆتۆ بەشداری پیشانگاکە کراوە ئەو 27 فۆتۆیە کە 27 فۆتۆگرافەر وێنەیان گرتووە ئین ناوچە جیاوازەکان هەڵبژێردراون بۆ بەشداریکردن لە کۆڕبەندەکە دوای ئەمە لە نێو ئەو هۆڵێک کە لێرە لە چیای کۆڕک ئامادە کراوە ڕێز دەگیرێ لە پرۆژەی گەشتیاری کۆڕک کە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سۆران خەڵاتی ڕێزلێنانی ساڵی 2025 دەبەخشێت بە بەڕێز مەلاشنی بەشیرشنی خاوەنی پرۆژەی کۆمەڵگەی کۆڕەکی گەشتیاری وەکو باشترین ناوچە و چالاکی گەشتیاری کە زۆرترین گەشتیاری کێش کردووە بۆ ناوچەکە بەتایبەت لە وەرزی زستان بێگومان کە باس لە گەشتیاری کۆڕێک دەکرێت واتە بەفربارین واتنی گەشتیاران بۆ نێو بەفر وێڕای پەرەپێدان لە پرۆژەکە بە بنیادنانی هۆتێلی رادیسۆن بلو وەکو یەکێک لە بەناوبانگترین براندی گەشتیاری لەسەر ئاستی کوردستان و هەموو عراقیش کە دوجار هەر لە نێو هۆڵی هۆتێلەکە لێرە ئەو دیدارێک بەڕێوە دەچێت پانێلێک بەڕێوە دەچێت کە سێ کەسایەتی با بڵێن پەیوەست بەو بوارە بەشداری دەکەن کە بەڕێز دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان بەشداری پانێلەکە دەکا و بەڕێز هەڵگوت شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لەگەڵ پسپۆرێکی ئەو بوارە مامۆستا هۆشیار دەربەندی مامۆستای زانکۆ لە زانکۆی لوبنانی فەڕەنسی بێگومان کاوار ئەم چالاکیانە یاخود کۆڕبەندی ساڵانەی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سۆران بێگومان بە سپۆنسەری میدیای کوردستان 24 بەڕێوە دەچێت ئێستا با بڵێن یەکێ لە پانێلیستەکان کە دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان میوانی تۆیە بەڵام لە نێو هۆڵەکەشدا ڕاوەستی کردو کەسایەتی دیکە بەشداری دەکەن و لێرە چالاکیەکە دەست پێ دەکات باشە سپاس تەیفۆر محەممەد لە گەلما بۆیژ چیایە کۆڕک ئەمێ بێرە زیاتر لەسەر بامپرسان ڕابوەستین بەدگەرم جەمە دووبارە هەنگ بخێر هاتن بلا ئەمژ کۆڕبەندێ ئەگەر دەست پێ بکەین دکتۆر فەیسەڵ کۆنگ پێ ڕابووینە میوانێ واژی بەدەیەک ji پانێڵە کودێنە پێشکەشکردن دکتۆر محەممەد بە دووەم ساڵە ئەس باوەرم هەنگ بڤێ کۆڕبەندێ ڕادبن هەنگ دخوازم بڤێ کۆڕبەندێ بگەهنە چ بکەن دەبێ زۆر سپاس بەر لە هەر شتێک بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم جنابی کاک دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەی وەبەرهێنان و مامۆستا نادر ڕستی شارەزا لە بواری گەشت و گوزار سپاس بۆ ئێوەش کە ئەو دەرفەتتان ڕەخساند لە چیای کۆڕک لە یەکێک لە منتەزەع هەرێک بەناوبانگەکان و
دەستپێکەکانی گەشەی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان کە ئەو ڕۆژ ئێمە لێرە کۆربەندەکەمان هەڵبژاردی ئەو شوێنەمە هەڵبژاردیە لە پێناو زیاتر ناساندنی شوێنەکە نییە بە جیهان بەڵام لە پێنا ئەوەیە کە ئێمە یادی گەشت و گوزاری جیهانی بەرز ڕابگرین وەکو خەتۆی یەکەم هەنگاوی یەکەم هەنگاوی دوم ئەوەیە کە ئێمە مەبەستمان بۆ ڕاستی چیای کۆڕک یەکێکە لە گەورەترین لە باشترین وێزگەکانی گەشتیاری لە ئیداری سربەخۆی سۆران کە زۆرترین گەشتیار بۆ ئێرە ڕادەچێشیت دەمانەوێت ڕاستی لێرە ڕێزغلێنانیان لێ بگرین و تەقدیری ئەو پێشکەوتن و داهێنان و پەرپێدانەی کە لە پرۆژەکەی خۆیان کرد ئەوەی وەکو پروژە وەکو چای کوڕە وەکو ناوچەکە بەڵام وەکو کۆربەندێکی ساڵانە کە میێوانی جیاوازان و شوێنی جیاوازان داوات کردووە بەو کوربەندانە دەتەنەوێت چی بڵێن چی بکەن چی ئەنجامێک دەست بکەوێتن دکتۆر ئەکید بابەتی ئەو ملتەقایانە و کۆربەندانەی کە ئەمە بەسمانە زیاتر لێ ئەوەیە هەرێمی کوردستان پێی ناوەتە قۆناغێکی زۆر باش لە بواری پەرەپێدان بە کەرتی گەشت و گوزار چەند ئەوەندە گفتوگۆی زانستی و چەند ئەوەندە ئاڵوگۆری بیر و بۆچوون و تێڕوانینەکان بگرێت هەرکەمە ئێمەش ڕاستی لە ئیدارەی سربەخۆی سۆران لەبەر ئەوەی ئیدارەی سۆران و گەشت و گوزاری سۆران لە ئیدارەی سربەخۆی سۆران وێزگەیەکی گرینگە و ڕووگەیەکی گرینگە لە هەرێمی کوردستان دەمانەوێت ڕاستی بە باشترین شێوە سوود لە تواناکان و لە هەموو ئەو بیر و بۆچوونانە وەرگرین کە لێرانە تەڕح دەکرێن کۆمەڵە خەڵک لێرە بەشداریمان لەگەڵ دەکە بە تایبەتی جەنابی کاک دکتۆر کە ینی ستوندەیەکی گرینگە یان دەرگایەکی گرینگە بەنسبەت گەشت و گوزار کە دەکراوەتەوە لەوەی کە زۆرترین فرسەتی و بەرهێنان لە بابەتی ئەوە لە دکتۆر محەممەد بپرسین دکتۆر فەیساڵ ببوورە دکتۆر محەممەد نوکە ئەفجێک و ئەملێ یەک ji پروژین و بەرهێنانەیە مۆڵەت ji aliyêwe hatiye dan û projeyekê berfireh û serençrakêş û geşiyarên cuda cuda evrûmelvêre dîtin di nava bêhotêla navdewletî da. Evê wekiriyek ku zêtir geşiyar bêne rakêşan. Baş e van fursat, van derfetê ku we berhênan didetin bi projeyên geştiyarî em nûke di çi qonax dayne. سڵاو ڕێز لە بینەرانی ئێوە و سپاسی کاک فەیسەڵ و کاک هەلگورد و ئیدارەی سربەخۆی سۆران و گەشت و گوزاری سۆران کە ئەم کۆربەندیان ڕێکخستووە و ئێمەیان داوەت کردووە سپاسیان دەکەین طبعاً لە کوردستان دەرفەتی وەبەرهێنان لە بواری گەشت و گوزار گەلە گزۆرن طبعاً ئەوەی کە کەرتی گەشت و گوزاریش لە هەرێمی کوردستان جیا دەکاتەوە ئەو ئامادەکاریەی کە کراوە لە کەرتی گەشت و گوزار ئێستا ئێمە لە پرۆسەی دروستکردنی نەخشەی وەبەرهێنانی کوردستانین خۆشبەختانە لە کەرتی گەشت و گوزار تقریباً تەواو بووە یعنی ئێمە نقطەیەکی زۆر ئیجابی سەرەکی هەرێمی کوردستان پێشا ڕوژەیە ئەمە بوو داهاتوو ئینشاڵڵا بوو 5 ساڵی داهاتوو کە چەندین ئینشاڵڵا ڕیزۆرتی بەو شێوە جوانە لە هەرێمی کوردستان دەبینرێتن طبعاً یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان امتیازاتی زۆر باشی داوەتەوە بەرهێنەران بۆ دروستکردنی پرۆژە بەڵام مامەلەیەکی تایبەتی لەگەڵ گەشت و گوزار کردووە لەبەر ئەوەی لە مەسەلەن بۆ نمونە هۆتێلێکی وەکو ئەوەی کە لێرە دروست کراوە بە هەموو پرۆژەکانی وەبەرهێنان 5 ساڵ ئەحفاتی گومرکیمان هەیە لە دوا 5 ساڵ ئەحفاتی گومرکی تەواو دەبێت بەڵام ئەم هۆتێلە و هاوشێوەکانی ئەو ریزۆرتانەی کە دروست بووینە یان دروست دەبن لە دواڕۆژ بە پێی یاسا وەبەرهێنان بۆیان هەیە هەر 3 ساڵ جارێک هەموو کەرستە و ئەو ئەساسانەی کە بەکاری دێنن معفی منە ضەرائب جارێکی تر بیگۆڕن کە ئەمە یعنی ئاسانکاریێک جار زۆرە بۆ کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان دەرفەتێکیشەوە بەرهێنەران لەم بوارەدا هێشتا ئیش بکەن گەشەی زیاتر بە کاروبارەکانی خۆیان بدەن کاتە ئاسانکاریە زۆر بۆ تێنەکردن بۆ بەرهێنانێک بەرخۆدەنەوی کارتی ئەمیز دەتر سەرڕاوەستین کاک نادر ئەو ئاسانکاریانە و ئەو هەوڵانەی کادراون و دەدرێن بۆ پێشە ڕوژش وەکو دکتۆر محەممەد باسی کرد ئێوە وەکو شارازایەک لەم کارتە دەکە بە ساڵانیش لە خودی دەستەی گەشت و گوزاریشتان کار کردووە و ئەزمونتان کردووە بەڵام ئێستاش ئەگەر لە دوورەوەش سیرنکە لە نزیکەوە مەگە لەسەر شاخێک بێ لە ناو باخێک بێتن لە شوێنی گەشتیاری بێتن ئێوە وجودتان هەیە کەواتە ئەم هەوڵانە چۆن دەبینن کاک نادر سەرەتا سڵاو بۆ سەرجەمبینەران و ڕۆژی گەشت و گوزاری جیهانی لە سەرجەم دام و دەستگا گشت و گوزاریەکان لە کەرتی گشتی و لە کەرتی تایبەت پیرۆزبی لە سەرجەم کارمەندان پیرۆزبی سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ ئیدارەی سۆران سوپاس بۆ گەشت و گوزاری سۆران
و زۆر خۆشحاڵیشم لەگەر دکتۆری بەڕێز کە پێکەوە لێرانەینە تاوتوی ئەو بابەتە دەکەین و من دڵم زۆر خۆشە بەوەی کەرتی گەشت و گوزار ئێستا کە لە قۆناغێکی پێشکەوتندایە لە قۆناغی گەشانەوەدایە لە قۆناغێکی زێڕیندایە. ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ 5-6 ساڵ پێش ئێستا ئەو کات خۆتان نزیکتر لە ناو گەشت و گوزاردا بوون. زۆری جیاوازە. چی دەڵێ بوومان؟ زۆر جیاوازە. جیاوازەکەی لە چدایە ئێستا کە استراتیزیەتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان بە عقلیەت و بیرکردنەوەیەکی زۆر جددیتر و زۆر باشتر و زۆر بنیاد نەرانەتر بەڕێوە دەبردرێ بە تایبەتی بەڕێز سەرۆکی حکوومەت کاک مەسرور بارزانی ئەو استراتیزیەتەی لە گەشت و گوزار گرتی تێبەرێ بەڕاستی جێگای دڵخۆشیە. ڕەنگە هەندێک خەڵک وابزانن تەنیا دروستکردنی کۆمەلگایەکی گەشتیاریان ریستۆرانتێکیان ئوتێلێک گەشت و گوزارە، بەڵام ئێمە باس لە ژێرخانی گەشت و گوزار بکەین کە زۆر گرنگە و پێشکەوتنێکی زۆر باش. کوردستان دەستی بە ژێرخانەکەەوە کردووە و ئیشی لە ژێرخانەوە دەکاتن زیاتر. ئەوەیە جێی دڵخۆشی باشە ئاوا دڵخۆشن بەو پێشکەوتونانە و بەو هەنگانەوەی کە نراون و لە داهاتوش دەدەنرێن. ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانی جیهان یان وڵاتانی ناوچەکە لە چه ئاستەک دەبینی؟ لە ژێرخانەوە دەست پێ بکەین. ئێستا ئەو هەنگاوانەی ئەو استراتیزیەتی لە ژێرخان بە تایبەتی ڕێگاوبان کارەبا ئاو ئاوەڕۆ پەیوەندی ئەوانە پێیان تەندروستی ئەوانە پێیان دەگوترێت ژێرخانی گشتی ئابووری، بەڵام ژێرخانی سەرەکی گەشت و گوزارن. هەموو ئەوانە ئێستا کە لە قۆناغێکی زۆر باشی پێشکەوتندانە. بۆ نمونە ئەو ڕێگاوبانانەی کە دەکرێنە جوسایت و بە کوالیتێکی باش دروست دەکرێت. ئەی چۆن گواستنەوە ئاسان دەبی، خێرا دەبی، مەترسی کەم دەبیتەوە، مەترسی گەشتیاران کەم دەبیتەوە، گەشتیاران بە خێراترین کات لە شوێنێک دەستنە شوێنێک. سەد شەکر بێ لە بیرت نەچێتن تەواوکەرەکەی کاک نادر ئەمە وای کردووە ڕێگا کە هاتین تا ئێرە ڕێگەکان زۆر پێشکەوتوتر لێ هاتن، جووتسایت کراون فراوان کردن وای کردووە کە تێبینی بیکەن بەڵێ لە نزیکە وای کردۆ ژمارەی گەشتیاران زیاتر بێت لەم دەبەرە. بەڵێ بێگومان ئەمە بە هەماهەنگی لەگەڵ کاک هەڵگورد شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و دامۆزگای پەیوەنددارەکان ڕاستی 3 ساڵی ڕابردوو تەرکیزی ڕئیسی سەرەکی لە بابەتی گەشت و گوزار لەسەر ڕێگاوبانەکان لە چه فەرقێک دوای ئەو ڕێگانە کراونەتەوە. ئێستا ئەمە ڕاستی لە تقریبان 1985 قۆناغی ڕێگاوبانمان بڕیە لە ڕێخستنەوەیان فراوانکردنیان و گەیاندنی ئەو ڕێگانەی هەندێک شوێنی ناوچەی گەشتیاری زۆر گرنگ هەبوون کە ڕێگاوبانەکان وەکو پێویستە بوون بگاتی. باشە دەرئەنجام ڕاستی ڕنگدانەوەیەکی زۆر باش لەسەر زیادبوونی پرۆژەی گەشتیاری، لەسەر ژمارەی هاتنی ژمارەی گەشتیاران و لە هەمووشی زیاتر ئەوەیە خەڵک ڕاستی گەشتیاری ناوخۆیش ینی تەشجیع بووە لەوەی کە بێتە منطقەکەی. باشە کاک نادر بە قسەی بەڕێستان تەواو بکەین کە ویستت باسی بەراورد بکەی بە باسکردنی ئەو ژێرخانە لەگەڵ وڵاتانی دیکە ئێمە لە چاز بووین. ئاستی ئێستای هەرێمی کوردستان لە ماوەیەکی نزیک دوای ئەوەی ئەو استراتیزیەتە تەواو دەبی پێم وابی دەگاتە ئاستی وڵاتە پێشکەوتوەکان بە تایبەتی لە ژێرخان و لە ڕووی تەبەن 3 بنەما هەیە کە گەشت و گوزار پێش دەخا. بنەمایەکیان سروشتیە، ئێمە لە ڕووی سروشتەوە هیچ کێشەمان نییە و دەوڵەمەندین، تەنانەت بەو خۆت گوتنی بەو گەڕان و سوورانانەی من ئێستاکە من زیاتر تێدەگەم کە هەرێمی کوردستان چ سەرچاوەیەکی دەوڵەمەندە چەندمان سوود لێ وەرگرتیە هێشتا ئەوەندەشمان مایە سوودی لێ وەرگین بە تایبەتی ئەو چیا بەرز و جوان و دەیان شوێنی پرۆژە و دەیان ئەشکەوت و دەیان شوێنەواری گرنگی هێشتاکە هەردەستی بۆ نەبردرایە بۆ ئەوەی لە ئایندا لە دەرفەتی ئایندا سوودی لێ وەربگیرێت. ئەمە لەلایەکی دیکە شوێنەوار بنەمایەکی گرنگی گەشت و گوزارە هێشتاکە لە هەرێمی کوردستان دەتوان برێم لە سەرەتاداینە هێشتاکە وەکو پێویست نەکدایان جووری دیکەمان هەیە. بەڵێ ئەویان دوو گرنگن ئەو دوانیان گرنگر بۆی با لە بیر نەکەین. یەکیان بنەمای سروشتیە، یەکیان بنەمای شوێنەواریە، سێمیان خزمەت گوزاریە. خزمەت گوزاری دوو بەشە، بەشیان ژێرخانە بەشێکیان سەرخانە. ژێرخان زۆر باش دەستی پێکردیا دڵخۆشکەرە وەکو نمونەمان هیناوە دەگەینە لە پێم وابی ئەو استراتیزیەتە تەواو ببی ئێمە دەگەینە هاوشێوەی وڵاتان دەگەینە ئاستی وڵاتان و هەرێمی کوردستان
ڕەنگە زۆر بە ئاسانی ئەو کاتی بچێتە سەر نەخشەی گەشت و گوزاری جیهان ئەمە زۆر گرنگە و لە ڕووی سەرخانیشەوە ئەوەی ئێستا ئەگەر ئیجازەم بدەیت ئەوەی ئێستا دەیبینین ئەو پرۆژە دەبین ئەوە سەرخانێکی گرنگە دەمینێتەوە سەرچێ لە یاساشمان هەمینێتەوە دەمینێتەوە لە ڕووی توانای مرۆیەوە دەینە سەر ئەو هەموو خاڵانە کاک نادر ببوورە زۆر بابەت هەیە کە ئەمڕۆ لە سەری ڕابواسین دەینە سەر ئەمانە بەسمە بۆ ئەوەی بگەینە سەر نەخشەی جیهانی گەشت و گوزار چەند هەوڵ دراون هێشتا دەدرێن وەکو کاک دکتۆر محەممەد شکری باسی کرد هەندێک تایبەتمەندی و ئاسانکاری زۆر بۆ ئەوە بەرهێنەرانە دەکرێتن کە دێن و بەرهێنان لە کەرتی گەشت و گوزاردا دەکەن بەشێکی ئەو پروژانەی کەمە بینیومانە لە دەڤەری ئیدارەی سەربەخۆی سۆران کراون ئەمانە ئەو ئاسانکاریانەی کاک دکتۆر محەممەد باسی کرد کاک فەیسەڵ چۆن تا ئێستا ڕەنگی داوەتەوە لە دەڤەری ئیدارەی سەربەخۆی سۆران بەستم ئاسانکاریەکانە بۆ وەبەرهێنەرە بێگومان ینی دەستەی وەبەرهێنان خوێندنەوە و دیدگایکی زۆر ڕوونیان هەیە لە بابەتی پەرەپێدان بە کەرتی گەشت و گوزاریان ئەولەویەتێکی زۆر باشی دایتە گەشت و گوزار لەو پرۆژانەی کە دێنە بەردەستی ئێمە ینی تەواو ئاسانکاری دێت هەر پرۆژەکە ناوی گەشت و گوزاری لەسەر بیت حتمما بەپێی ئەو مەرجوشتانەی کە ئەمە باز دەکەین ڕاستی لەلایەن دەستەی و بەرهێنانەوە زۆر پشتگیری دەکرێن زۆر پاڵپشتی باشەکەواتە دکتۆر محەممەد ئەو دەرفەتێت هەیی و چەندین مەجال ژمایەت هەین وەکو کاک نادر گوتی مێژوویە تەندروستیە سروشتیە و تا ئاخری ئەو دەرفەتێت هەین و کە دەستەوە بەرهێنانێ بووە بەرهێنەرن کو دەبیستن و دخوازن استثمارێ بکەن و بەرهێنانێ بکەن چنە نکنگو طبعا دەرفەتێت لەگەڵ ئەم برەدەرانەکەی سوورانی لەگەڵم دەکەی باتینی من مەجبورمە کەوا قسە بکەم حڕاسانکاری گرنگ بوو تێگەیشتن بەرهێنان پاکێجێکی گشتیە سەراحەتە ئەگە قسەی لەسەر بکەین طبعا کاک نادر زۆر بە باشی باسی ژێرخانی کرد طبعا بۆ ئەوەی گەشت و گوزارێکی متەکاملمان هەبی پێویستە ژێرخانێکی متەکامل هەبێ مەسەلەن بۆ نمونە ڕێگابانێکی باشت هەبێ کە ئێستا لەولەویەتات یای جەنابی سەرۆک وەزیران ئەمە زۆر بە وەزحی دیارە و ئیشی لەسەر دەکرێت دوو بابەتی تەندروستی دیسان کاک نادر باسی کرد خەستەخانەی باش جەزبی سویاح دەکا بۆ هەرێمی کوردستان کە ئێستا لەژێر بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و استراتیجیەتی داهاتووی سەرۆک وەزیران ئەمە زۆر بە باشی لە چەند مەحفەلێک جەنابی سەرۆک وەزیران باسی کردووە کە پێویستە لە هەرێمی کوردستان چەند خەستەخانەیەکی باش هەبێ خەڵک لە عێراق و لە وڵاتانی دەوروبەر ڕووی تێ بکەن ئەمە دەرگاکی تری سیاحەت دەکاتەوە باری پەروەردە و فێرکردن کوردستان الحەمدولillah چەندین زانکۆی زۆر باش و کوالەتی بەرز زانکۆ ئەمریکەکان و زانکۆی بریتانی و زانکۆ کوردستان و زانکۆکانی حکوومەت و ئەهلیش تریش خەریکە کەفا ئەو کوالەتیان بەرز دەبێتەوە لە ڕێگای دامەزراندنی دامەزراوەکی تایبەت بە ئەکریدیتیشن لە هەرێمی کوردستان کە ئەمیش هەڵقوڵاوی ڕۆیایەکی تایبەتی جەنابی سەرۆک وەزیرانە کە پێویستە پەروەردە و فێرکردن و باری خوێندنی باڵا بە ئاستێک بێ خەڵک لە وڵاتای ناوچەکە بێت لە کوردستان بخوێنی جگەلەوە ئێمە چەندین بواری تر هەیە بواری سیناعەیە سیناعە لە کوردستان ئێستا زۆر باشە بە هەزاران خەڵک ڕوو لە هەرێمی کوردستان دەکە بۆ ئیشکردن کە ئەمانش بەشێک لە سیاحەت دەبن لە داهاتوودا بواری کەشت و کاڵ ئێمە هەر لە زاخۆ بگرێت تا دەگەیە هەڵەبجە ئێستا چەندین پرۆژەی هاوبەش لەگەڵ وڵاتانی دەرەوە هەیە وڵاتان ئیماراتە قەتەرە کوێتە سعودیەیە تورکیایە ئیرانە وەبەرهێنەری ئەمریکیە بریتانیە فەڕەنسیە ئێستا گەورەترین پرۆژەی کشت و کاڵ لە فەڕەنسیەکان کۆمپانیایەکی فەڕەنسی لە هەولێر جێبەجێ دەکاتن کە کشت و کاڵە و ئەمە دەرگایەکی زۆر فراوان بۆ گەشت و گوزار لە داهاتوو لەسەر هەموو مستەوەتەکان دەکاتە کەواتە ئەو پاکێجانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە پێدانی دەرفەتی وەبەرهێنان بە هەموو سێکتەرەکان هۆکارێکی ڕاستەوخۆی ڕێخۆشکەر دەبن تاکو لە داهاتوو گەشت و گوزارێکی باشمە لە هەرێمی کوردستانە باشە ئەمە چەندین ڕێمان هەیە چەند باسی بکەین چەند بەحەس بکەین بۆ میژاتێت و چیت تێدا بگۆڕین ئەم گرنگ بوو تێگەشتنم هەموو دوژە هەفتوو تێت گەهین بەس بەلکی تێکەلیە وا کردبی زێدەتر و جار زوو بێتە گۆڕین زاراوە گەلک ڕێک هەنە یەکیشوان ڕێکان
ئەمچینە پەیامێرە خویێ ئاکرێک و وەکو پایتەختی گەشتیاری وەکو پایتەختی نەورۆز وەکو پایتەختی نەورۆز وەکیە زیاتر بە خەلکی بێتە ناساندن لەسەر ئاسا دەربە هەروەها ئاسان لەگەلمەندی بتن ji hawremanjî em gelwa biaxivîn li ser izna bêtin ê vegerim cema destpêk ez ê te arî bizanîn çi wekiriye û navçeyeka geştiyariya wekû akirê baş e ku zêdetir geştiyara rabkêşîtin berhemê navxwe hene me behsî Newrûzê kir بله کار لدیفان دیمایی که آمارانین که مشرف بریا گشت گذار آکری ورگرتین هیاما 8 ماه و 20 روزن در بازبوی نف ساله دا حتی کو 400,000 گشتیاری نهاتین آکریان کل دفانه تاتین تومار کرن پتریا او گشتیارین کو قصد دور آکریت کن ایدی زیاتر بو بر همین سروشتی و خمالی هر سنج تام کرنا خارنو و خارنین دور آکریت نه آکری تنت روزا نوروز دا 100,000 گشتیار هات بو نه آکری پاشان بریا چند روزان کو ویستاوالک بریا هفتیا کیلو آکری پروچوب تایبت بر همین سروشتی و خمالی کم جار بو کو ویستاوالا که تحریم کردستان و عراق دا 30,000 کس بینه اتماوی سرجان ده آوهنی چند نشان دادن که دی هر گشتیارک بیت آکری کارت دا قصدان آوان بازارند کن که بازاره تایبتن بر همه سروشتی و خمالی لاکریز بو کن بزانین بازار چوای هر سان فروشار چوا بازار کن که کجا از دست بکی تور بگم ما بهنه که بحثا وینده بکی بازار وای بر همه سروشتی و خمالی لاکری افسالای چوا او خلق کوتید بر هم ولنگود کردن پترکین خلقی آکریان گشتیارن طبعا گشتیار گلک قصد آکریت کن و تشتی آکری خیر یه تازه و نمونه راستی مقصد نسبت برنجی و سماقی و شبرمانی و هوا تشتانه تحینه راستی تشتی بر همین خمالیت آکری زور عالم رغبت سر هی او سر باش یاویت مین تبا هاتنا گشتیارم با آکری بونگو تشتکی باشه؟ گلک طبعا گلک گشتیار قصد آکریت کتن اویش چه باشیامه و کو يعني کو هم تشتكي باش دعينه لو دوباره تینو تشتی خود بن از خواستم زیاتر کارک هنه که ما در فتک ما بیتنم زیاتر بشن نوابی بازاری تا کوی تایبت برام این سروشتی و خمالی ناکریش بلی برام این حشکایی کار اول اگر نشان بدن وگاوی گلک کسکاتی هر سانجی فقی برام این آکریش بگهشتی نه وگاوی کو پاییزجی ایدی بازار آکری زیاتر هاتی خملاندن هجی را دور آکریجی کو یکش برام این دیارک و خواسته که زدل سر از خواستم کو فروشاریش ورگم قربان اگه تو نکش من نزدیک بی کو تو اگه گنجک تو خدا نبی بازاری بازار این گفت سالای چواب و فتره تشتیل اینگود کرن کینه خود قال خيروتنن قاشتوري ماد منطقينا يذهب لنا دو كان اونيا قاشتوري عربي وبو صلا بازار انگوی چابو والله باش الحمد لله مال خدا هم جيرو ما وسماقه ما ما شبرمان هم تشت قلقه توزا بود صرفيات گزوری شي جور سره بله آره والله سپاس بوتاجی بله کار وقت که فروشار دن دیار کردن همجد کاریم بیشین که 108 او کسیم کتین بر هم حال آکریت کردن زیاتر گشتیارن هر گشتیار قصد بر آکریت کردن تایبتی جی گشتیارن پارزگاه نافخوی هریم کردستان هست کن بر هم بکرن اصلا تام خارن آکریت کردن وقت قلی آکری و دندر ما آکری و بر همین هنه بله آری حسین نوچگهان کردستان 24 آکریل گلمه بایم برای خوب بدن هورمان آسان محمد تو جنافچه که گلمه کو بسروشت خواه جوان یک جنافچه اندیکین بالکشن هرما کردستانه یک جخالن کو هنه گشتیار گازنده جد کن هندک جی وقت کن که او گازنده بیتا کرن پیس کرنون لبرچاف نگرتنا پاراسترا سروش یلویر اوه چاوته لبرچاف گرتن آسان ئێوارە باش کاوار من لە هەورامانم بە دیاریکراوی لە سەرچاوەی زەڵم لە ئەحمەداوام ئێرە دیارە جمەی دێ لە گەشتیار پارێزای هەڵەبجەش کاوار بۆ هەر چوار وەرزەکە شوێنی گەشتیاری و ناوچەی گەشتیاری هەیە ئەو بابەتی کە باست لێوە کردیارە من سۆراغم کردووە و پرسیاریشمان لە گەشت و گوزاری پارێزای هەڵەبجە کردو پرسیاریشمان لە هاوڵاتیان و فرۆشیاران ئەو شوێنان ئەو کەسانەی کە دوکانیانەیە لێرە و ئاگاداری ئەو حاڵەتەن ئەوان گازندە ئەویان هەیە کە گەشتیاران سەردانیکەران ئەو کەسانی کە دێنە ئێرە دەمێننەوە یاخود بە گەشتیاری بەیانی دێنێتەوەکو ئێوارە بۆ گەشتەکانیان لە هەورامان پاک و خاوێنی ڕناگرن پاشماوەی خۆیان فڕێ دەدەن
ئەگەر لەگەڵ مابی من دیمەنەکانە بۆ گوازمەوە بۆ نمونە من لە شوێنێکم لە ناو سەرچاوی زەڵم هەر لێرە ئەوە پاشماوەی بۆ نمونە جگەرە پاشماوەی گوڵە بە ڕۆژە و هەروە خۆڵ و خاشە بۆ نمونە بەڕێبەتی گەشت و گوزار ئەم گوڵە جوانەی داناوە لێرە یعنی هاوڵاتیان و یان سەردانیکەران هیچ ڕەچاوی پاک و خاوێنیان نەکردو دیارە بەڕێبەتی گەشت و گوزار ئەوەی کە قسەم لەگەڵا کردوون داوا لە هاوڵاتیان دەکەن و داوا لە سەردانیکەران و گەشتیاران دەکەن ئەوانەی کە دێنە هەورامان پاک و خاوێنی ڕابگرن و هەروەها چۆن لە ماڵی خۆیان پاک و خاوێنی ڕائگرن و ڕەچاوی ئەوە دەکەن لێرەش بە هەمان شێوە کە تۆ دێتە ئێرە ماڵی خۆتا دەبێ پاک و خاوێنی ڕابگری ئەوەی کە زۆر مەترسیدارە کاکاوار پاشەڕۆی بۆ نمونە خۆیان و هەروەها پاشماوەی خۆڵ و خاشاک و چێشتەکانیان خواردنەکانیان دەکەنە ناو ئاوەکەەوە سەرچاوی زەڵم ڕەنگە لێرەوە تۆزێک دیار نەبێ بەڵام ئەگەر نزیک بیتەوە بڕۆیتە پێشەوە سێری ئاوەکە بکەی سێری سەرچاوەکە بکەی ئەو ئاوە پاک و سازگارە بەداخەوە پڕە لە پاشەڕۆ ئەوەی کە باشە بەڕێوەتی گەشت و گوزار کردوێتی دیارە ئەوان بە بەردەوامین ڕێنمایی دەدەنە ڕێنمایی دەدەنە سەردانیکەران گەشتیاران بۆ ئەوەی کە بە هیچ شێوەیەک پاشماوەکانیان خۆڵ و خاشاک فڕێ نەدەن لەم ناوچە گەشتیاری بۆ دیمەنە جوانەکان نەشارێتەوە بۆ ئەوەی ژینگەکە بپارێزین و هەروەها سزایشیاندانەوە بۆ ئەو گەشتیارانەی کە یعنی ژینگە ناپارێزن و پاک و خاوێنی ڕناگرن سزاش دەدرێن و هەروەها ئەوان بەردەوام سەلەی خۆڵ و تەنەکەی خۆڵ و زەرف و ڕێنمایی بە پڕوشە دەدەنە گەشتیاران بۆ ئەوەی بە جوانترین شێوە گەشتەکانیان ئەنجام بدەن کاوەر لە کۆتایی ئەمەپارێزگای هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاری دڕفێنی تێدایەوە ساڵانە 1 ملیۆن گەشتیار سەردانی ئێرە دەکەن باشە ئاسان محەممەد و چەکانی کوردستان 24 هاورامان لەگەڵما بۆی سپاس بووە بەدگەڕم نکنگو دکتۆر فەیسەڵ لەگەڵ ئاسانی مە بەحسا تشتێکیت کرد پاک و خاوێنیە جیهێن گەشتیاری بەحسا دیمەنێکیت کرد و گەلک هاتیە تێکدان بە پاشمایên گەشتیاران هەنگ وەکو گەشت و گوزار چاوە تەعاملێ لەگەڵ وان جیهان کەن وان گەشتیاران کەن و ناهێنە پاک و خاوێنیەوە ناهێتە لەبەر چاوگرتن بەڵێ بەخۆی بابەتی ژینگە پارێزی بە نسبەتەمە زۆر گرینگە لەبەرەوەی ئەو سروشتا مڵکی تاکە کەسێک نییە بەتەنیا ئەمن بەکاری دێنم یەکەچی دیش لە دوای من بەکاری دێنی تۆ ئیتر ئەوە ئیدامەی دەبیت ڕاستی پرۆژە گەشتیاریەکان ئەمە چەند بەرجەکەیە لەو شوێنەی کە پرۆژەی گەشتیاریە خاڵی یەکەم لەژێر چاودێری گەشت و گوزارن ینی لە ڕووی تەندروستی و لە ڕووی ژینگە پاراستنی ژینگە و پاک و خاوێنەکەی لێ لیژنەکانیمە بەردەوام چاودێری دەکرێن و لە حاڵەتی بوونی سەرپێچی سزا دەدرێن بەڵام کێشەی مە زۆرترین لەگەر ئەو ناوچە گەشتیاریانەیە کە گشتینە ینی وەکو سەیرانگای گشتینە و لە هەندێک مناسباتی زۆر تایبەتیش ینی بە تایبەتی بەهاران و پاییزان و کە قەڵەباڵغی زۆر دروست دەبیت لەو حاڵەتانە حاڵەتانەش ڕاستی هەماهەنگێکی باشمان هەیە لەگەڵ کۆمپانیەکانی باکراگررتنی شارەکان لەمایتان بۆ خەڵکی چییە بۆ ئەو گەشتێرانی دێنە لە سەردای ناوچەکەتان ئەو خاڵی یەکەمەکەترین شوێنی سروشتیمان هەیە ئیشی خۆی دەکات بەڵام لە هەمان کاتیش ڕاستی ڕۆلی گەشتیاری زۆر گرینگە لەو بابەتە ئەمە پارساڵ لەگەڵ گەشتیاران ینی گفتوگۆمان دەکرد ینی یەک لەوانە کارتەچی ئەومان دەدایە کە جەنابێت لەو ڕۆوە بووە سەفیری پاکڕاگررتنی شوێنە گەشتیاریەکان توش هاوڕێەکەی خۆت ئاگادارکەوە کە شوێنە گەشتیارەکان پارێزی ڕێنماییمە هەموو جار ئەوەیەکە ئەو ڕێنمایە چەند هەدەفاخ و ئاڕوانجاخ و پێکتینی بەسە بڤێڕێکێ ئێستا زۆر باش بووە ڕاستی چەند ساڵ بەر لە ئێستا ئەو وشیاریە زۆر کەم بوو ئەگەر ڕێگاوبانەکانت دەدی نە گەشتیاری شوێنە گەشتی هەر ڕێگا گشتیەکانت دەدیت ساڕێکێ تاوێتن بێلان بەڵام ئێستا ببوونی ئەو هەموو ڕێنمایی وشیاری ئەعلامیە کە کاری لەسەر دەکەن جەنابیشتان و ئەعلامەکانی دیش ڕاستی کاریگەری کردیە ئێستا خەڵک خۆ دەپارێزی بەڵام لە هەمان کاتیش
بەداخەوە زۆر جاران شوێنە گەشتیارەکان دەبینین ناوچەی گشتیش دەبینین کە دووچاری ئەوەی دەبن کەواتە هێشتا دەبێت وێ هەستێ بخوا چێ بکاتنە زیاتر پارێزتر نەگەهشتێ ئاستا پێویست کاک نادر من gelek car parça vîdyoyên wê dîtin ku bi xwe diçin wekû geştyar jî çine nav cihên siruştiyên asê û awane jî me dîtiye ku gilêj geştiye wan cihan jî birêjeyeka zor tu çawa vê pêngavê dibînî û gotinan te bi welatiyên ku vê xalî li berçav nagirin هوشیاری تاکەکانی کۆمەلگا گرنگە بەر لەوەی گەشتیار چونکو زۆر جار گەشتیارانی هاوڵاتیان ئێمە دەبنەوە گەشتیار لە ناو خاکەکەی خۆیان لە ناو وڵاتەکەی خۆیان بەشێک لەوانە وشیاریان کەمە نەک لەسەر تەنیا پاک و خاوێنی تەنانەت لەسەر دەستکاریکردنی شوێنەکان بە تایبەتی شوێنەوارەکان و شوێنە سروشتەکان و ئەشکەوتەکان و زۆر جار دەبینی ئەو دیمەنەی کە بە ملیۆنە ساڵ دروست بووە ئەو دەچی بە زۆر بە ئاسانی دەیشتێنی تێکی دەدات کە نازانیەوە سەروەتەکی گرنگی ئەم وڵاتەیە کە ئێمە نانەوەکانی ئێمە سوودی لێوەردەگرن بۆیە هوشیاری گرنگە بەڵام باشترین پێیام ئەوەیە کە جەنابی بەڕێسەرۆکی حکوومەت کە چوو بۆ دەهۆک لە ڕێگا گەشتێکی کرد بوو لە ئامێدیەوە هەتاکو و ناو دەهۆک بە سەرسەنگ و شوێنانەدا ڕۆیشت بوو گلەیەکی باشی لە کۆمەڵێک لەو خەڵکانە کرد لەو گەشتیارانە کرد کە شتیان لە ڕەخی لە قەراغی شەقامەکان فرەداوە بۆیە داوای کرد و پەیامێکی زۆر گرنگی ئاراستەی کۆمەلگا و ئاراستەی شوێنە گەشتیارەکان و ئاراستەی فەرمانگەکانی حکوومەتیش کرد کە چی زووە ئەو شوێنانە پاک بکرێنەوە چی زووە هاوڵاتیانی ئێمەش ئاستی هوشیاریان بەرز بکرێتەوە بە هەموو ڕێگایەکان ڕێگایەکان دەستگاکانی ڕاگەیاندن دەبی ڕۆڵێکی زۆر گرنگ ببینن لە هوشیارکردنەوەی هاوڵاتیان بەروێ ئەم نافراگەهاندنە و کە بەحەس پێین هەندیژی لەسەر بچین کێمە حتا گەهینە ئاستێکێ کو جێ ڕازیبوونە هەمی عالیەکی بیتن ji ber wê dixwazim peyama jî vê derbarê de bizanim Diktor Mihemed والله ئەوەی کە جەنابی سەرۆک وەزیران باسی کرد ئەم جارە لە دهۆک و لە زاخۆش دوای تکراری کردەوە طبعا بابەتی وشیارکردنەوەی خەڵک گرنگە بۆ پاکراگرتنی ژینگە ئێمە کە لێرەش لە چیا سەرکەوتین بە سەوارە هەردوو لای ڕێگاکە بەڕاستی ینی زبلوزارێک یەک جار زۆر فرەدراوە کە ئەمە جەیداقە بەڕاستی ینی پێویستە ئەمانە ئەم مەزاهرانەی فرەدانی پلاستیک و ئەوانە لە کوردستان کەم بکرێتەوە لەگەڵ ئەوەشدا پێم وابی حکوومەت لە وشیارکردنەوە هەر لە ڕاوزە هەتا زانکو تەواو دەکرێت لەگەڵ ئەوەشدا پێویستەندێک ڕێکاری سزایش هەبی لەسەر ئەو خەڵکانەی ڕێکاری سزایی هەبێ غەرامات پێم وابی باشترین ڕێگە دەبێتن بۆ ئەوەی خەڵک ڕاستەڕێ بکرێتن و زبل فرەنادەتە سەر شستە و ینی ببیتە کەلتورێک کە ژینگە ماڵی خۆیەتی لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە مخالفە دەکە پێویستە ڕێکاری هیچ سزانە حتا نوکە بوو vê çendê Diktor çi cure sizane bile em bizanî bi wan welatiyan û geştyaran rontir bîtin دوو حاڵەتی دوو حاڵەتی سزا هەیە طبی سزایەکێ ئەوەی پەیوەندی بەمەوە هەیە ئەمە ئەو شوێنانە سزا دەدەین کە کەم و کوڕیان هەیە لە ژینگە پارێزی پرۆژەیەکە سەر شوێن لەژێر چاودێری گەشت و گوزارە بەڵام تو خۆ ناتوانانی هاوڵاتی سزا بدەیت چەند هاوڵاتی سزا سندێک وڵات هەیە مە بیستی ئەگەر تو بەنیشتیژی پاوی تو جگارێژی پاوی سزای خویە هەیە چاودێریە کارسەر هەیە زانی کێ بەنیشت هاوی عردی بەنسیا کیڤە مالیزیا بەنیشت هاوت عردی بەنسیا نەشێت ڕابیتن و پیسژی کرد و بەلکی دەما سەرێمە هەمیە ژێهاتی گەرم ژی لێ دەت بنێ پێلاوە مەبەژی نسیێتن وانە ژاڕوودا خۆی دوو سێر حاڵەت هەیە لە لایمەوەکو دەستەی گەشت و گوزارکاری لەسەر دەکەین لە بابەتی ژینگەپار یەک ئەو ئاوڕۆیەکانە کە لە ناوچە گەشتیارەکان دەبی پارێزگاری بکرێت ئاوی قورس معالەزە بکرێت لە هەر پرۆژێکی گەشتیاری دووەمیان خۆ تێکدانی ژینگەی بینینیش ڕاستی جاری وهەیە ناکرێت پرۆژەیەک بە شێوەیەزێک دروست بکرێت کە تەسیر لە بینین وەکو ڕنگ وەکو دیزاینە بەست بەو ماوەندەی کە بەکار دەهێنرێتن ئەدەبی بەلایانی کەم سروشتی بیت و لەگە سروش بگونجێ و چاو پێ ئیسراحەت بکات ئەوانە هەموو مەرجن لە گەشت بزانێت بەشێکی مەرجیت دەستەوە بەرهێنونەک و وڵاتی دەدەتن دکتۆر یا کو ئەف خاڵە بێنە بەرچاوگرتن دە پروژێن و بەرهێنانێدا وەکو ڕەنگی ئاواهی وەکو مادێت کارئانین وەکو دیزاین ئەمە چەند بەرچاوە کۆدەکانی بیناسازی کۆدی تایبەتی بیناسازی کە نەخشەی ئاوادانی تەختت ئەمرانی لەسەر پرۆژەکان فەرز دەکە بەڵێ مەسەلەی بەکارێنانی ڕەنگە و مەواددە و ئێستا هەندێک مواد هەیە لە کاری بیناسازی مەمنوع بەکار بێتن کە ساردی و گەرمی مەسەلەن ناپارێزرێتن ینی ڕەنگێکی زەقە
وەکو ئەگەم سەحکەینە وی ئاڤاهی وەکی هۆتێ زۆر جوان دروست کراوە گونجید بوو چاوی و جیژی بەڵێ بەڵێ لەگەڵ دیف مەرجت وایە ئەڤە لەگەڵ خەڵکی طبیعی ئەو مەرجانە لەسەر هەموو پرۆژەکانی وە بەرهێنان جێبەجێ دەکردن بە تایبەتی لە شوێنە گەشت و گوزاریەکان لە بینا بەرزەکان لە شوێنەکانی نێشتەجێبوون ئەمانە ڕەچاو دەکرێن و ئەو مادانە ئەو کەرستانە ئەو ڕنگانە بەکاردێن کە زۆر تەسیر لەسەر ینی ژینگەی دەوروبەری خەڵک دروست نکاتن و جۆرێک لە فاوزا دروست نکاتن باشە دکتۆر محەممەد خاڵە کادیب لە سەرڕاستین زیاتر کاکنادر دوو درێژیا گوتنێن خۆدا دوو جارە بەحسا جهێت شونواری کرد جهێت شوماری ئەم پێ دەولەمەندین گەلک ئەبێت هاتینە تومارکردن بە سەدانە و کارتێتەکردن هێشتا جهێندی بێنە تومارکردن و ئاشکراکردن گەلک جیهاندا ئەم بێمیناکین لەسەر ئاستا دنیای وەکو کەلها هەولێرە و دەهان جهێندنجی چاوە تعامل گەلتێتەکردن وەکو نوژەنکردناوان ڤەکردناوان هیچ پەیوەندیاوێ بە دەستەوە هەیە طبعا قەڵاتی هەولێر دەوروبەری قەڵاتی هەولێر ئینشاءڵڵا لە داهاتوودا لە ژێر ڕێنمایی جەنابی سەرۆک وەزیران بە شێوازێک ئامادە دەکرد کە ببێتە داونتاونێکی یعنی شوێنەوارێکی داونتاونێکی شوێنەواری بوو گەشت و گوزار ینی بە شکلێک بە شکلەکان ئەو ناوەی لێ دەنرێتن بۆی بەکار بێ خەڵک لە دنیا بێ تەماشای ئەو قەڵایە بکاتن ئەو شوێنە بکاتن کە 8,000 ساڵ ژیانی مرۆڤاتی تێدا بەرداومە بەبێ ڕاوستان ئەمە طبعا وەکو نقطەیەکی ئیجابی بوو کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان دەژمێردرێتن دەوروبەرەکەشی طبعا دەبێتە داونتاونێک کە خەڵک دەتوانێت بە پیادە بازار بکە و لەسەر ینی شێوازەکەونەکەی خۆی نوێ دەکرێتەوە و سوودێکی طبعا لە ڕێگەی پرۆژەوە بەرهێنانەوە ئەوە دەکرێتن و بەها بەشی لە بینی حکوومەت و کەرتی تایبەت ئینشاءڵڵا لە داهاتوودا ئەم پلان و بەرنامەیە جێبەجێ دەکرێتن کە ئەمەش یان نقطەیەکی تری زۆر ئیجابیە دەدرێتە هەولێر دەدرێتە کوردستان کە خەڵک لە دەرەوە بێت سەردان وەکو کەلها هەولێرێ واتە دەستەوە بەرهێنانێ مە ئەو دەرفەت ژی هەیە بوون و ژەنکردنا جهێن شونواری ژێندن ژێک و مەهەبن بووە بەرهێنەرە جگەلەوە ئێمە چەند ڕۆژێک پێشێستا جەنابی سەرۆک وەزیران ڕێگای شێخان لاڵشی کردەوە کە لاڵش شوێنێکی ئاینی ئێزدیەکانە و شوێنێکی مقدسە بەنسبەت دیانەتی ئێزدی و بۆ کوردستانیش گرنگە چونکە لە ئێزدی وەکو دیانەت لەسەر ئاستی دنیا بڵاوە دەکرێت ئەمەش ببێتە شوێنێک کە خەڵک بە ئاسانی بگاتە ئەوێ و گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستانیشە بە هەموو ئەو شوێنە ئاینی و شوێنەواری و کلتوریانەی کە پێویستە لە داهاتوودا حاضر بکرێن خەڵک بچی بە چاو ببینی بەڵام گرنگیشە بە ئاسانی لە ناوی بسۆرەوە ئێستا مەسەلەن بچە ناو گەڕێکی تەعجیل لە هەولێر یان بچە ناو قەڵاتی هەولێر ڕەنگە نەتوانی بە ئاسانی بگەڕی بەڵام ئەگەر حاضر کرا تعمیر کرایەوە بە جوانی ئامادەکرا دەتوانێت بە ئاسانی لە ناوی بگەڕی بسۆڕی بازار بکەی شت ببینی کللتور ببینی شوێنەوار ببینی ئەمەش ئینشاءڵڵا لە پلان و بەرنامەدا خەمت بوو ئەوە کە باسی شونوێرت کرد کاک نادر دووجار بەگشتی لە کوردستان ئەوەندەی کە تو ئاگاداری و دەبینی ئێمە چەندی دیکەمان پێویستە زیاتر گرنگی بەوە بدەین کە ببنە دەرگایەکی دیکە بۆ ڕاکێشانی گەشتیاری زیاتر ئەگەر ئێمە بمانەوێت گەشتیاری بیانی ڕابچێشین گەشتیاری بڵین ئەوروپی و ئاسیای و ئەمریکی دەبی لایەنی کەلتوری لایەنی شوێنەواری لایەنی دابوونەری تو لایەنی کللتوری دووبارە دەکەمەوە زۆر گرنگی پێ بدەین هەنگاوی دەستپێکی باشەیە بۆ نمونە لە زاخۆ کە قۆناغەکان دەستی پێکردیا لە بژانەوەی گەشت و گوزار ئێستاکەوە درێژەی هەیە دێت شوێنی شوێنەواری ئێستا باز دەکەم باسیەوە دەکەم و ئێستاکە دێتە دەڤەری سۆران دەڤەری سۆرانی شوا خەریکە وەکو زاخۆ دەست پێ دەکات و بژانەوەیکی باش بەخۆیەوە دەبینی بە چاوڕوونیەکی زۆر باشەیە ئەوەندەی من ئاگام لێە لە زاخۆ بۆ نمونە کەلها زاخۆ نۆژن کراوە بازاری زاخۆ نۆژن کرایەوە چەندان شوێنی دیکەش من ئاگادار مەستا ئیشی لەسەر دەکرێت هەر لە زاخۆ و دەوروبەری زاخۆ ئەوانە بەش شوێنەوارن بۆ نمونە قەڵای دوین لەگەر بەنداوی دوین قەڵای دوینیش نۆژن دەکرێت کاک نادر تا بەحسا زاخۆ کرد پەیامبەری مە میێوان گەلمەیە هەمایل کوردنیشە سەوی وەرگری میێوان مەجید نوچەکانە مەژ زاخۆ لی گەلمە ئەم زانین میێوان کێمتر ژە هەفتیەکیە قۆناغێکا دیە کۆرنیشێ زاخۆ هاتە ڤەکردن تەڤگەرە زیاتر یا گەشتیاران ئەخستیا وێرێ چاوایە
کارتبا باش بتن کورنیش زاخود دو قناغان دا هاتیت درست کرن هر دو قناغ دگل هر دو لایان کو بلیو خابیری هاتیت درست کرن خابیر دو سنتر کورنیش را در بازد بتن پتری 8 کیلومتر دگل هر دو لایان تنی قناغ دوی پتری 20 میلیارد دینارن جلای کابینه نه یا حکومت هرما کردستان لی هاتین خرج کرن اوی قناغه دا کاور هزار لزارو کانجی هاتیه کرن لگنجان هاتین کرن اوین کو حزا ورزش هبت جه ورزش اشتداهات درست کردن اف کورنیشه بوی درگهک ادی گشتیار باشرو نبرس عراقی حتی ولات بیانیجی اروپا سردان اوی کورنیشی بکن طیبتی اوین کو خلک هرما کردستان نه رنگ دهان سال لولات اروپا کنجینه کورنیش زاخو بوی اگرک بوی صدمک ادی بن سردان باجر خوا باجر زاخو بکن که دو شکاوات چند گشتیار زیادتر برای خود داینویر اگر وقتی که دیاری کری لسر با آخوین باشه کارده بحث الگشتیار آنجی کم دلیوه بده بحث الگل ها زاخو یا دیوکی بکم هر کفت ناوا کورنیش زاخوی گشتیاری داد دیسان هاتیه نوژن کرن بازار کفن زاخو هر کفت ناوا کورنیشی داد جارک دی هاتیه نوژن کرن یا کو جه سرنجیت کرت گشتیاری دا کاوار طیبتی دوان 4 سالن کزاخو بویا اداره و کابینه نه حکومت هرما کردستان دا رجا پتری صد جساده گشتیاران زیده کریه اگر نمونه که بینن بری زاخو ببتا اداره بلندترین رجا گشتیاران یا کل اوی باجری هاتیه تو مار کرن کد ساله که دا بریا کرونا بو نزیکی 300 حتی 400 هزار کسان هات بونه تو مار کرن تنت سالا در بازبوی دا نزدیکی 1 میلیون کسان سردانا اداره سربخویا زاخو کریه که اف کورنیشی های و دهان جهندین گشتیاری بونه صدم اف گشتیارین هنه بین گرنگی به گشتیاری آینی هاتیه دان کاور که ده ماه رمضان دا چالاکین طایبت این رمضانت اینه گیران ده سرسالان دا طایبت آهنگت اینه گیران ده نوروز دا طایبتی جی آهنگت قشنگت اینه گیران اوه هم میبینه درگه که بینه البته بینه اگر کو گشتیار بینه و چاو اداره سربخوی از زاخوب طایبتی جی رفبریا گشتیا گشت و گذاره لوی چندیت ای سال دا رجا هاتنا گشتیاران جه 1 میلیون و 500 هزار کسان در باز ببیتن که کورنیش اک در حتی دی ماه یا ساله باشه سپاس میوان مجید زاخو لگل ما بوینو چگانه ما از حسودی جه دکتر فیصلی دم روجاله دت سرچای کورک هوایی که خوش هوایی که خوش پاییزیه ته بس دکتر یه نشه چابت خوب بر روجه وقتی من گلک نمایا دکتر بلا دکتر محمد بپرسم ما بحثا کورنیش زاخوت کرد به دیماهی که دا اواکل مزا خودت عمل سوران بینن نافچین دید بینین هن پروژه دی و کورنیش لس کردستان کتنه وارد جبهه کنه هم مپلانا و هنه ین و برهنانه نه که او چنو کی بنا بلام جواب زانین زیاد طبعا یک پروژه هر گرینگا کار کلا بسوران جبهه دکرتن يعني نوي كرنوي قال علي باك او تليكابينتي كدروز ذكري بروجي كي زور متكامله يا دوي يتشبو يا دوي تلفريكي قال علي باش تتفسر كورك او شيء تتفسر كورك او منطقه زور يعني 10 كيلومتر يا 10 كيلومتر كيلومتر بيك ودا بستيتوا قال ديسان دوباره دروز كرنوي بخاله بديزاين كينوي كامش يعني جناب سروق وزيران ليره لكردوي بشي اكوا باركي شنگلبانه سالك پیش استباسی کرد که سوران بوده هاتو دبیت شوینه که لدنیا دا نوبانک دروز دکاتن لدروز کردنی پروژه کوالتی برس طبعا اما بابتی کورنیش لهولیریش آماده کاری دکره بود دروز کردنی کورنیش لیره لسورانیش چند شوینه حاضر کراون خریک دروز کردنی هولیری بو منیانیه که زیادتر بیجامه لهولیر خریک است آماده کاری طبعا لپلانی لماستر بلانی هولیر هيا بلام است آماده کاری دکره بنا مکانی دادن رین با ولا مدتی که زور نزدیک دا كيف يا هولير دكتور؟ طبعا لروجهالاتي دكويت روجهالاتي باشوري هولير يعني او منطقه نهرناوشي كورنيشا الشقامي شورش هتاكو ريكركو هتاريكركو او كورنيشا كي جوره لبي دروز دكريتن دبيت شوينكي سياحي طبعا بسود ورقرتنيش لآوي او سداني كدروز دكرين صدقوا مسبانه صدقاني ترى صد آوي روباركانه
بێتەوە هەولێر ئەمانە هەمووی وا دەکەن کە جەمالیەتێکی نوێ بۆ شارەکان دەبەخشیتن ئەوەی لە زاخۆ بینیمان گۆڕانکاریێک جار زۆر گەورە بوو کە لە زاخۆکرە لە چەند ساڵی ڕابردوو ئینشاڵڵا بۆ 5 ساڵی داهاتوو سۆرانیش بە هەمان شێوە گۆڕانکاریەک جار زۆر بەخوا دەبینیتن کە سۆرانێکی 5 ساڵی دیکە کاگە دکتۆر محەممەد 5 ساڵی دیکە سوورانێکی دیکە دەبینین. ئێوە ئێستا لەم پروژانەی کە هەن کە دکتۆر محەممەد باسی کرد کامیان لە قۆناغی جێبەجێکردندان تا ساڵێکی دیکە ئەم کاتە چەند گۆڕانکاری ببینین پێشەوە بگەینە 5 ساڵ. طبعا ئێستا ئێمە لە ناو 5 ساڵەکەینە باش لەناو 5 ساڵەکەینە لەبەرەوەی پرۆژەکان دەست پێکراینە ینی ئەو ماستەر پلانەی جەنابی سەرۆکی یەکگەلی عیبەکل دەست پێکردی بێخاڵش ئێستا لە حازریدایە یانی لە مفاوەزات داینە لەگەرەوەی کە بە شێوازە خەڵکەکە لەگەرمان هەو باش بی لەوەی کە ئەو پرۆژێت چکە ڕاستی خەڵکی پێکردنی خەڵک لە پرۆژە گەشتیاریەکان خاڵکی جەوهەریە لە بەرەو پێشبردننی کەرتی گەشت یەتە لە فریکا ژگەلی عەلەبەک بوو ئێستا لەسەر ستونەکان یەکلا بوونەوە و خلاص ئەو کۆمپانیایی کە معنی بوو بە دانانی ستونەکانی تلکابینەکە ئەوەش کۆتایی پێهاتیە و ینی ئێستا لە قۆناغی جێبەجێکردندایە ئەمە تەناو مەبەستەیە قسە بکەم لێرانە کەرەمکە جەنابەت بە نەفتت دەست پێ کرد باشە ئەمەش بە نەفت ڕاست لەسەر چاوات سەرەکیەکانی داهات کە بوو زۆر وڵات بوو تا دەردەسەری و نەخۆش ئەکید ئەمە لە گەشت و گوزار دروشمەکمان ئێستا هەیە و دروشمەکمان هەڵگرتیە کە گەشت و گوزار نەوتێکی بەردەوامە ئەو مەبەستیشمان لێ کە نەوتی بەردەوامە ئەوەیە کە ئێستا سەرۆکی حکوومەت جەنابی ڕێزدار کاک مەسرور بارزانی دەستی هاویشتی دێ بەوەی کە سەرچاوەی داهاتی لە گەشت و گوزار زیاد بکە ئەو فۆرمانەی جەنابی مامۆستا نادر باسی کردن ئەمە دەبی فۆرمی گەشتیاری زیاد بکەین گەشتیاری تەندروستی خوێندن زانستی بە گەشتیاری سەرکێشی گەشتیاری تەرفیهی گەشتیاری فەندەقە گەشتیاری مؤتەمەرات مەسەڵەن هەفت مانجی ڕۆیشتی مؤتەمەرێکمان کرد لە سۆران نزیکەی 150 باحث توێژەری لە سەرتاسەری عێراق و دنیا بەشداریان تێدا کرد کەواتە هەموو ئەو فۆرم زیادکردانە دەرهاوێشتەی ئەوە دەبیت کە بەڵێ تو سەرچاوی داهات زیاد دەکەی یەک خاڵی دیکە پێم خۆش بوو ناوی بێت ناو لەبەرەوەی ناوی نەهات ئەشکەوتی شانە دەر یەکێکە لە باشترین لە سنووری مێ یەکێکە لە باشترین بەرهەمەکانی گەشتیاری کە دەکرێت لە داهات و ئیسtisمارەتی زۆر گەورەی لەسەر بکەین لەبەر ئەوەی خۆی لە خۆیدا گەنجینەیەکە ئێستا حەشاردرایە داهاتوێکی ئینشاڵڵا نزیک ئەویش دەتەقیتەوە بەڕووی گەشتیاران و بەڕووی هەرێمی کوردستانیش کاک نادر بگشتی ئەگەرم سەحکەینێ مەگەلک ئەو مقاوماتی هەینین بەهێزن و گەلک ڕێیا گەشتیارە ڕابکێشین ji hemî wan rêya da nûka teqrîben me sadî pêncî sadî sê yan çend avêtîne me pêş xistîne û me çend mayne لە 2010 کتێبێکم چاپ کرد بە ناوی گەشت و گوزار نەوتی ئایندەی کوردستانە 250 لاپەڕەیە گەشت و گوزار نەوتی ئایندەی کوردستانە یعنی کە ئەوڕۆ باسی نەوتەکەین دکتۆر فەیسەلیش بەبیری هینام و لەسەر قسەیوی ئەمە زۆر گرنگە ئێمە ئەو ڕوئیامان هەبی کە گەشت و گوزار هاوشانی نەوت ئێمە ناڵین ئەڤروڤێرەینە دروژەکە هەناردەکردنا نەفتی هاتی ئێمە هەموو سێکتەرەکان نارین هیچ سێکتەرێک بەدیلی سێکتەرێکی دیکە هەمویان تەواوکەریەک دیکەنە بەڵام گەشت و گوزار وا خەریکە بایەخی خۆی ئەوەندە بەهێزەکە دەچێتە ڕێزی نەوت سەبارد بە پرسیارەکەی جەنابێت لەسەر جۆرەکان من کتێبێکی دیکەم هەیە بە ناوی گرنگی جۆرەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان چل جۆری گەشت و گوزارم لە هەرێمی کوردستان باس کرد چەند ژوان دەستی خو لێدایە مە کارتێدا بڕوا بکە زۆر لە سەرەتاینە ماوە هێشتا لەگەڵ هەموو پێشکەوت زۆر لە سەرەتاینە دەسام ئەو چل جۆرەت بۆ باسکەم زۆری دەوێت بەڵام زۆر لە سەرەتاوە نیشانەیەکی باشە ئێمە دەوڵەمەندین گەلەکن دەرفەت هەنە لە کوردستانی زۆرن کو ئەم پڕۆژیان دوان هەموو بواراندا جێبەجێ بکەنە و کاک دکتۆر محەممەد بەحسی کرد ئەگەر داوی پرسیارەمە بووە ئەو بیتن دکتۆر وەختێمە نەمایە هەژمارێک بگشتی نەبتنیا کارتە گەشت و گوزارێ بیتن مە تەقریبی چەند دەرفەت بەردەستی هنگوو هەنە بووە بەرهێنەران دەرفەتی وەبەرهێنان بەگشتی طبعا لە هەموو هەرێمی کوردستان ئێستا ئەوەی کە حاضرە و لە پلانی وەبەرهێناندایە سەر و 1500 دەرفەتی وەبەرهێنان حاضر هەیە کە وەکو دەرفەت بەڵام ئەوەی کە لە کەرتی گەشت و گوزار جیاوازە ئێمە ئێستا 62 دەرفەتی وەبەرهێنانی حاضر هەیە یعنی شوێن هەیە نەخشەی بۆ حاضر کراوە جاوەڕێی وەبەرهێنەر دیزاین کراوە هەمووی بۆ حاضر کراوە وەبەرهێنەر بێت بە حاضری جێبەجێ بوو جێبەجێکردنەوە تا نوکە هاتنەوە بەرهێنەرن بیانی چه ئازدایە
طبعا ئێستا باشە باشترە ئێمە هاتنی خەڵکی بیانی و بەرهێنەری بیانی ئێستا زۆر باشە ئێمە لە دوایین پێشانگای نێودەوڵەتی هەولێر یعنی کەم جارە دەیبینم شەقامێکی کۆمپانیەکانی بیناسازی بە ناوی شەقامی کۆمپانیەکانی چینی لە هەولێر ببینم یەکێک بۆ تورکی یەکێک بۆ ئیرانی یەکێک بۆ چەند وڵاتێکی تر 20 وڵات تێدا بەشدار بوون لەو پێشانگای کە هەفتەی ڕابردوو لە هەولێر کرایەوە ئەمە طبعا گۆڕانکاریێکی جار زۆر نەوعیە بەو گۆڕانکاریانە لە کوردستان دەبین بەو گۆڕانکاریانە دەتوانین بێژین کو کارتا گەشت و گوزارە هەفملێ کارتێن دیک و نەفت وەکو داهاتێکی سەرەکی پشتبەستن پێ هەیە لە هەموو ناوچەیە تقریبا کارتا گەشت و گوزاری نوکەمەکیڤەیە طبعا من باسم کرد لە دوای طبعا نەفتە پیشەسازیە کشت و کاڵە دوای دەتوانانی بڵێ کەرتی گەشت و گوزارە بەڵام نادر باسی کرد دەکرێ ببێتە ئایندە بۆ هەموو کەرتەکان لەبەر ئەوەی بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبی هەموو کەرتە ئابوووریەکان گەشەیەکی هاوسنگ بکەن تاکو دەرفەتی هەموو جۆرەکانی گەشت و گوزار لە کوردستان بکرێتەوە. گەلێک سپاس دکتۆر محەممەد شوکری سەرۆکی دەستەوە بەرهێنانە هەرێما کوردستانê سپاس بۆ وەژی کاک نادر ڕۆستی شارازە دووارێ گەشت و گوزارێدا بۆ هاتنەوەژی کاک دکتۆر فەیسەڵ قاسم ڕێبەرێ فەیسەڵ سادق هەمیشە مشکلە لەگەڵ هەی سپاس بۆ هاریکاریەتە سۆرانە ڕێبەرێ گشتەیە گەشت و گوزارە سۆران هەفتەیە چوی زاخۆ بووین سپاس بۆ ئامادەبوونەوە سپاس بۆ بینەری بیسەریەوەژی ژ چیایە کوڕێکی ئەم لەگەڵ بووین ڕژاو ببینە خۆش.